سەرەتا و نیشانەکانی شەپۆلی چوارەمی کۆرۆنا خەریکە لە کەرکوک دەردەکەوێت. ڕێژەی توشبوون و مردن بە کۆرۆنا ماوەی هەفتەیەکە جارێکی دیکە ڕوو لە بەرزبوونەوەیە. ئەماش لە کاتێکدایە هەفتەی داهاتوو دەرگای ناوەندەکانی خوێندن لە کەرکوک دەکرێتەوە و بوار بۆ گواستنەوەی کۆرۆنا زیاتر دەبێت. ئەمە ماوەی چەند ڕۆژێکە ئەبینین ژمارەی توشبوان بەرەو زیادبوونە چێت، توشبوانی ڕۆژانە داخلبوونی خەستەخانە زیاترەکات. دوای کردنەوەی قوتابخانەکان و کردنەوەی زانکۆکان و پەیمانگاکان و بەم ڕێژەی کەوا ئێستاکە زۆر کەمەکە ڕێژەی خەڵکی کە ڤاکسینی وەرگرتووە پێشبینی ئەکرێت هەموو شارەزاکان لە بواری پەتا پێشبینیەکەن شەپۆلی چوارەم بەم زوانە دەست پێ بکات. لەگەڵ بەرزبوونەوەی ڕێژەی توشبوون وەرگرتنی ڤاکسین لە کەرکوک ڕووی لە کەمی کردووە. لە کاتێکدا بڕە ڤاکسینی پێویست لە کەرکوک هەیە و 80 بنکە لە تەواوی ڕۆژەکانی هەفتە ڤاکسین بە هاوڵاتیان دەدەن. بەداخەوە وەرگردنی ڤاکسین لە ئاستی نزمدایە، ئەوە شەگەڕێتەوە بۆ هۆشداری ڕێنمایە تەندروستەکان لەلایەنی هاوڵاتیانەوەکەوە ئەو پرۆپاکەندەی لە سەرەتای ڤاکسین بڵاو بە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە ئەگەڕێتەوە بۆوانێکەوە تەوعیە و تەسقیفی تەندروستیە لە ئاستی نزمدا لەلایەنە. ئەمە ئێمە لێ ئەترسین لە ڕۆژانی داهاتووە کارەساتێکی گەورە ڕوو لە عێراق بکات. تەواوی فەرمانگەکانی کەرکوک بوونی کارتی ڤاکسینیان کردووەتە مەرجی چوونە ژوورەوە. لە هەفتەی ئایندەشەوە هاوڵاتیان لە کاتی سەردانیکردنی فەرمانگە و بەڕێوەبەرایەتیەکان لە ڕێگەی تیمێکی تەندروستیەوە لە نێو پرزگەی ئەو فەرمانگەی سەردانی دەکات دەتوانێت ڤاکسین وەربگرێت. کارۆن محەممەد کوردسات نیوز، کەرکوک.